یاخوا بەخێر بێن خێر و بەرەکەتتان هێنا ماڵە ماما عوسمان گیان یاخوا بەخێر بێن سەرچاوی عوسمان هاتن بژی ڕاحەکەمان کاکە فەتح بۆ عەزیەتی کێشا یەک بەرچنە ترێ هێناوە ماڵە بە وەرە خوڕنەی بۆ ئەم زستانەی شەڵابی کەن بە ترشات قەی چیەکە مەمنون، ڕاحەکەم مەمنون. وەڵڵاهی وەی ڕاستی بە عوسمان یەک پیکار شوتیم بوات بوو شوتی چیشی ئامەڵە گەورەی دیا بوو. 20 کیلۆ ئەوە خەریک بودانی شتان بۆ بێنم بەخوا نەوەڵا عەزیەمە کێشە بە عەزیەتی چێ بیخەنە سەلاجەکە وا مناڵانە قاشی کەن بیخۆ ئەخورێ ئێ قوربانە ئەجیان. ئەو تو بۆ براژن نایەنی زوو سەیرەم جعفەرە بۆ خوایە عوسمان گیان براشت زۆر وێرانە حەز زۆر نە وا ماڵێ ئەرە بەخوا دەستیایە بتڵێ غاد وتم ژنەکە مەکە خۆم ئەیبم هەر ئەوە ئینکار خۆ نازانێت چەندی کارە دەستیایە بردی یەک شەقە لە پشتەوە هاو ئێستا ڕێک تا خدووە کەوتووە بردم بەلای باجە حەلاوی هەند دەستی پشتیا هێنا چاری نەبوو غەڵەتی سەر تاپا و غەڵ چۆنە بێ بۆ لای ئەوژنە ئەی هاوار ئەوە ئیشی منە من پێشتر ئەسڵ ناوم حوسەی فەقەرات بوو من هاتمە ئێرۆتم با فەقەراتەکەی دابرم خۆ دکتۆر نیم پیکابێک نییە خۆی کردبوو بە ژێر شاحینەیەکە پشت ئاوان نییە ئەم ئاوای لێ هاتبوو ڕێک شکا حوسەی فەدا ئەو فەقەراتی پشتە بوو بۆ دوو کەرتەوە چاکم کرد مێوی تاڵە هێنیت لەگەڵ گەڵا گوێزالیە بەخوا مهم جا ئەم گەڵا گوێزەم نەچوو ئێستا بۆ چێ کۆتە دان شەبیە قەزای یەک لەسەر دەقەم. بەزمی خۆ ناکەویتەوە پیاوەتیم کرد کەی وەختی ئەوە مەزاقمە بۆ چی هاتوو تۆ باسی چیەکەی چاوە ڕاستەکە توزانم ئاخم دڵم ژانەکە ئەها ئەوەی ترمشە خۆم لێ ناکەوێت دەبەسە مردومێر لە بەزمی خۆ ناکەوی قسێشکە بکە دەی تۆسە مەزوعەکە لێوازەوانە بێنە خەی جۆ بگرێت دوای ئەم تەواوبوونی جەلسەی ئیشەڵڵا لەسەر خێر بە تەکبیری خۆش و بە خەبەری خۆش دعوەتی منن ئای ماڵە چۆن وەڵا دعوەتی هین بە جلەکانی فەتاح بیرم کەوتەوە سەر و سێشیش جگەر بخۆن ڕەنگە بەجلەکانی فەتا حەجلەکانی خۆ زۆر جوانە ئەڵی دەبەی سەر بەڕادی دا باشە دێ وەڵا خۆ زۆر جارێ شێلم بەترشی پێم مەکەنە تۆ لە سابوونی ڕقیەتی خۆشارە وەڵڵامان کاکەمە بۆ چی هاتون و تۆ باسی چیەکەی دا ئەو مناڵانت بانکە و سییانە با تۆزێ نەسیحەتیان کەم وەڵاهی ئەزانین چۆن ئەلحەقی سیانین دوانیان لەوێ دانێکیان نردووە بۆ شتێکی خێر وەڵاهی بلم نردوو بۆ پاقلاوە کور هەمان نەخۆشی بێ قەزای چێ پاقلاوە خۆ کورە عوسمان جان بەخوا من شەکرەکەم دایم فولە لە چۆ پاقلاوە خوێ وەرە بوو ئەمانە ترسنەکەن خۆ من ئەو پاقلاوەیە نارم کە پشیلێتە هین ئەڵم پشیلە کەشتی لەیتیایە ئەچی ئەمە پاقلاوەی وشکە ئەمە لەوەی جارەکە نەبێکە بۆ هێنا ڕێک ئەوەیە بەخوا بەداڵی خواردووە دەبخۆ دەبا بێن وەڵا دەبخۆ دەبخۆ دەبا بێ چی بێ منڵم بلم نردوو بۆ بازار بابی هێنێ کە پاقلا وشکەکە هێنا هەمومانەی خۆی عوسمان دەوازە و بێنی من ئیشوکارم بەجێشت ئەو مناڵانە بانکە با تۆزی نەسیحەتیان کەم ئاوا بەزڕە چاتان لێکم قسەی خێری جوانم بۆ بکەن خەمن باشە بەخەمە نەبی یەک ئێمە هاتوین دیفاع لە تۆ بکەین بوو بینم هاتن ئیتر بزانم چیەکە باشە کوا هەستی پەیام کوان ڕۆڵە دەوەرن ئەو هات خۆش بێ سەلامەت بێن ئەوە چییە باوکە چێ باوە ئەڵی سێتی قەڵەماجی کرد عوسمان چاو لێتی مناڵەکانی پێمان ڕابێرن دەچی بکەن ڕۆڵە تۆزی ئەدەبتان پیاێ میوانن من ژێمێرە کەوتن دو سەر باوچە تقریبا هەرەوەڵا ئەوەی ڕاستی بێزانکی ڕۆڵە جانیمە بۆ مۆزوعێک هاتوین هاتوین ئەمانەیەم کێشەیە هەل بکەین و دوو ڕێگەشم دۆزیوەتەوە چی پیریا خۆن عوسمانەوە چی پێم ڕابێرە کاکە مەبەسی مافەتاح ئەوە نییە مەبەسی مافەتاح ڕێگا سیاسەکەیە یعنی بۆ مەسەلی ژنێنە بەستاخەم کاک جەعفەرجیان سیاسەتێکە لای ماڵی ئێمە مەکە ئەزانی چۆنە گوڵەکەم با من پێ بڵێ ئێمە هاتوون بە شێوەیەکی دیموکراسیانە حەلی بکەین ئەگەر وا بڕوا ڕۆژێ باوکەکەتان لە کۆڵانێکە ئاکوژن چی کوژن هێز نییە باوکم کوژە بۆچی کوژن ئەی کوژن کاکە وا بڕوا کوژن کاکەجان ئەو ڕۆژتا ئەوە لە کۆڵانانە ئەگەڕێ و یعنی بە کوردیەکەی باوکتان چاو باشقاڵە سێری ژنی خەڵگەکە من ساو بەشقاڵی بکەم باوکم شتیواناکە بەرەڵا کردومە بەرەڵا کوڕم کردومە هەتا ژنیشم بۆ نێن بەخوا چاویش داگرم و گەڵبی ژەنێرم بۆشدان و هەتان کوژم بەسمان ئەوەی شتێکی بەسەنێ بەخولبان بە زۆرینەی دەنگ هەر هەمومان خەڵکی گەڕە کۆ بکەینەوە ئینتیخاباتێ بکەین یان بە بەڵێ یان بە نەخێر مافەتاگەن خەڵک تااقەتی نێ بچێت انتخاباتی عێراق سەدێن دەنگ بە باوکمەدەن ئاکاکە بوو ئەمایانیان جارێ هەرچی دەنگی ژنان هەیە ئیەن بە من بۆی نەجاتیان بێ ئارە وەڵایەن هەر هەموو یەن بۆ ئەم دەنگانە الحكم لله رازين بەڵام بە مەرجێک
ئادێت نانی باوکم هەر چی تەزویری تیانەک لێ و ناوی مردۆکانش بسڕێتەوە ئێ باشە دەیخوانێ بڕە و پیرۆز بێ ئەی کوا شەکراوەکە بان کاکە جان نابێ بلێ بێتەوە خوا حکایەت مهم بووە بەزەڵم عوسمان ئەو کوڕی تۆ تۆزێک کەرۆکەی بڵێ ڕازی بێ کورە منە دوو چۆلەکەیم ڕازی بوو ئەو ژێژە هەرێکتر ڕازیە بێ ئەو تۆزێک لە زەلامی کە لە زلە ترسێ هۆز چای لە سوودەرەوە ئاوە شێرەکەم هاتەوە پێغەمبەر ڕۆڵە ئەو بۆ میوەمان هاتەوە پیاوانە بە خێراتنیان کوا پێ برار داوای لێوەرنەکەم تو سێرێمان گەڵی ڕێوازە یەک تۆزی لە خیاری سامەرات قەجاڵەتی سێرێمەڵی چۆنەرە وڵە تۆزی حرمەتی خۆ بگرێ عوسمان کاکە دەچی پێ من بۆ ناگیرێ ئای تۆ بەچی بێگەنی ئەڵی بەحری ئەبیەزی بەڵجلانەوە زۆزوادی بەسە چەنە بازی فەرموو پیاوانە بۆ چی هاتوو فەرموو ئەوەی ڕاستی بێ کوڕ مەزایشی بۆچی هاتوین بۆ مەوزوعی ژنەکەی باوکێ هاتوین ئینتیخابا دەکرێت لە گەڕەکە گەڕە کۆکرێتەوە بە بەڵێ بە نەخێر ئەگەر وتیان بەڵێ ژنی بۆێنین وتیان نەخێر ژنی بۆ نایە ئەرێ ماڵە بەقون نەجی لە کاک فەتا تۆش ماڵە بە هەر ڕۆژە سا حیزبیشی کوڕە کوڕم حیزبیشی خۆ من عەلاقەی بە حیزبەوە نییە عەلاقەی بە ژنهێنانی باوکتەوە هەیە باوکە من تێنەگەیشت تێنەگەی جامەکەری خۆم تێنەگەرم کەس تێ ناگەێن دەتێکێنم ناچێت کوڕی من بە بێژنی وام لێ هاتووە لە کۆڵانە ئاوا سەیری ژنانی خەڵکەکەم جابا باوکی شوێن نەکوژێن ناموسیشمان نەچێت تێگەی بەگەڕەکە بڵاوێکەینەوە کێوتی کێوتی کامیان زیاتر وشنێنم نەبوو نەیەن من تێگەێنم با تێگەێن بە باشی تێگەێن باوکە تووشی نەخۆشی چاو باش قەڵی بووە تێگەشتی ئافرەت ناوێرە بێتە دەرەوانێ ئەما چێتە ناو چاویەوە باوەڕێ بێ کەس دێکوژم نێکوژم وەڵی جۆ بگرێ یەخوا من لێشە کێر نەبم ئای بە کوڕم تێگەی یەکشتی شبا بێ بڵم خۆ ئەگەلێ قەبکەم بۆ سیمێڵەدا یەک تاڵی پێوە نایڵم تێگەی ئەنج دوای یەشمەوە بۆ لەو پێشیەوە ما بێ یەکشی لەو بۆ لێم زیڕۆ بگاتە بنی دنیا ئەوە نیت فەتا قسەیکی خێر وەرە دەتۆ واز لە بلەشێت بێنە کاکە داینی بۆ خۆم بەخوا شەقشەقێنی پێکەم کوا شەکراوەکە تەوا یعنی شەڵا ڕێکەوتی کوا بلەیان چی هێنات هێناومە پاقلاوە وشکەکە پاقلا چی پاقلاوی وشک والله باوکە هێناومە ئەوەتە ئەوە چییە؟ ئەوە پاقلێ وشکە کورە منوتم پاقلاوە وشک پاقلی وشکی ئەمرن نەمێنێ بۆ کاتری پێکەم